یەکێک لە سیفاتە هەرە باشەکانی ئەوە بوو کە ئەچوە ناو خەڵکەوە. زۆر کەیفخۆش و دڵشاد بوو بە سەرکەوتنی ڕاپەڕینەکەی ئاداری 91. دەمی خۆی نەگرت قسەیەکرد بەدڵی خۆی. ئازادی باوەرگرت بوو، بەڵام تۆ لە زەبەری ئازادیە شەهید دەکری. فەقیر و هەژاری وا عەلیپارەی پێئەدا خەڵک نەیدەزانی. دوای کۆشکردنەکەی خەڵکە هاتەی و عەلیم ڕۆکەدانی ئەدامێ. عەلی بۆسکانی شەهیدێکە لە شەهیدانی ئەم گەلە و ئەم نیشتمانە و سلەیمانی بەتایبەتی. علی بۆسکانی کوڕی حاجی عەبدوڵڵای بۆسکانیە لە ساڵی 1933 لەگەڵ ڕێکی حاجی حان لە شاری سلێمانی لەدایک بووە. چەند ساڵێک لە پەنجاکانە زیندانی کراوە و ئەشکەنجە دراوە لە نوگرە سەرمان و ئەبوو غرێب و ساڵێکیش دەست بەسەر بووە لە شاری بەدرە. خاوەنی 3 کوڕ و 2 کچە، من کوڕی بچووکی علی بۆسکانی. من باوکم لەم ماڵایە لەدایک بووە لە حاجی حان، بەڵام بەداخەوە برادەرەکانی ئەوانەی کە لەگەڵ ڕەفیقی بوون کەسیان نەماون. لێر لەم خانوویە گەورە بووە، چەندەها جار حکوومەت هاتوۆتە سەریان بۆی بیگرن. لێرە وەکو خۆی بۆی باس کردوین کە سەربان و سەربان بە مەڵکەنیان ڕای کردووە بۆی دەرباز بێ لێیان، بەڵام بە حکمەوەی پەیوەندی کردووە بە حیزبی شیوعی و بڵێن بۆتە چالاکوان هەتاکو پۆلیسی ناوەندی خوێنەوە. من عەلیم لە مزگەوتی حاجی حانەوە ناسی و ئیتە بووم بە برادەری. من زوو بۆم دەکەوت کە عەلی بۆسکانی ئینسانێکی ڕێکوپێکەوە ڕێکخراوە و ئەفکاری باشی هەیە و منیش تاقادەیەک عینی ئەفکاری عەلیم هەبوو. یەکتریمان ناسی و بووین بە برادەر و لە دەرەوەی مزگەوتیش یەکتریمانە بینی. عەلی بۆسکانی هەموو کاتێک یەکێ بوو لە خەڵکە دیارەکان، وەکو تاپکێش بوو، گەنجێکی جەربەزە و ئازا و چالاک بوو. یەکێک لە شاپیاوەکانی دڵسۆزی میلەت و نیشتمانەکەم لە شاری سلەیمانیدا ناسیاوی هەموو کەس بوو، هی پیا و چاکان بربەرەکانیم و پیا خراپانیشی دەکرد. گەنجێکی بووین، ڕەفیق بووین، تێکەڵ بووین. لە سەرەتای مناڵیمەوە بەڕاستی بیرم نا 4 ساڵ بووم، ئایا 5 ساڵ بووم، ئەچم لەگەڵیا بۆ بازار بەیانیان هەڵستام ئەڕۆشتم، مەشروعێکی هەبوایە نیوەڕۆم بڕۆشتە ئەچوم لەگەڵیا. ئیتر لەوە پەرەی کێشە کە میوانێکمان پاتە مەجلیسەکە پیاوان بواە، سیاسی بواە، غێر سیاسی بواە، سەقافی بواە، من لەگەڵیانە دانیشتم. تەنها شوێن کە نەڕۆشتم لەگەڵیا مزگەوت بە بۆ تەعزیە، یعنی ئەگەر تەعزیەک لە ماڵی شەو بووە ئەڕۆشتم لەگەڵیا. ێبەکو کە براڵی ئەو بیر هەبوو بار ئەو باتی ئابیری کە هەڵەیەک بارە کرد توک ئەبوو لەگەڵ بارە بۆی کە هەڵە دەکەیت و هێبریش ئەبوو کەوەی کە هەڵەیەک با بکردا چارەسەری بکردا بۆ بان وای فێر ئەکردی کە تۆ هەستکەی ئیتیباو هەیە بۆ باڵەکە بەردەوام ڕەبتێ کردیتەوە بە باڵەوە. لەگەڵ کرێکار کرێکار بوو، لەگەڵ جوتیار جوتیار بوو، لەگەڵ پیشەوەران پیشەیی بوو، لەگەڵ ڕۆشنبیران ڕۆشنبیر بوو. لە 16 ساڵیەوە پەیوەندی کردو بە ڕێخستنە نهێنیەکانی حزبی شوێی عێراقەوە لە شاری سلێمانی. کادرێکی چالاک بووە لە سلێمانیا، چەندها خۆپێشاندان و چالاکی کردووە. عەلی بۆسکانی هەر لە سەرەتای ژیانەوە شوعی بوو و ئەندامی حزبی شوعی بووە و زۆر شانازی بۆ کرد بەڕاستی لە ژیانیا. لە زۆر کۆبوونەوە و خۆپیشاندان و لە بۆنە نیشتیمانیەکانە بەشداریە کرد
و هەڵسوڕاوێکی چالاک بوو لە خەباتەکانی نەتەوایەتی و نیشتمانی خەڵکی کوردستاندا علی بۆسکانی هەوڵێدا بەشێ بێت لەوە یارمەتی بدە هاوکاری بکە جێگەی دیار بێت هەموو کاک علیانە ناسی کاک علی پێشمەرگە بوو کاک علی حەفز بوو کاک علی مزاهرەچی بوو ئێتر هەموو شتەکانی تیا هەبوو بەڵام لای من کاک علی جوانیە بوو لە جوانیەکانی ئەم شارە ئێستاش مایار هینە سیفاتەکانی جیا بوو لە زۆربەی خەڵک کابراایەک بوو خۆی سیاسی بوو ئیسراحەتی لە ژیانیان نەکرد لە گەنجیە لەبەر سیاست ئەتوانم بڵێم چی سجن و مووقیفی عێراق هەیە ئەو زیارەتی کردووە و هەندێک لە کەسایەتی و سەرمایەداران کە بوونەتە سەرمایەدار ئایدۆلۆجی و فکر و ڕێبازیان گۆڕاوە بەڵام هاوڕێ عەلی لە ڕاستیە کە سەرمایەدار و دەوڵەمەندێکی شارەکە بوو بیر و باوەڕ و ڕێبازی نەگۆڕابوو و زۆر حیزبی خۆشەویست و ئامادە بوو بۆ یارمەتیدانی ساڵی 66 ئەو کاتە بڕێڕەیە کە خێزان پێک بێنێ هەرچەنە پەیوەندی هەرمێنێ لەگەڵ حیزبی شوعیا لە بڵین بەنهێنی کارەکە لە سلێمانی و لە بەغداش پاشەوەی کە ژنهێنەیە چێ لە بەغا دانیشێ دەسەکە بە کرێکاری بۆ یاخچێتی و تەنانەت قوڕەکاریشەکە لە 69 گەڕێتەوە بۆ سلێمانی هەر بەردەوامە بێت دوکانێک دانێ لە بازاری عەسری کاگالی دوکانی کێ بوو لە بازاری عەسری دوکانەکەی وەکو میوانخانەیە وا بوو ڕۆژانە دەیان کەس لەوێ دانیشت ئۆفیسەکەی لە بازاری عەسری بە تایبەتی ڕۆژانی پشوو هەینی ئەبوو شوێنی یانەی کۆبوونەوەی ڕۆشنبیران و هونەرمەندان دەمەقتەقەکان لەسەر هونەر و باری هونەر و ئەو بەرهەمانەی پێشکەشەکرا و ئەو ڕۆژانە یعنی بوو بووە شوێنێکی یەکانگیری خەڵکانی ڕۆشنبیر جام سەر ڕاوی پشتگیری ڕۆحیەکردن و معنەوی کە دایمە هەستیانەکەرێکیان هەیە دەتوانێت سەپۆرتێکی معنەوی و تا ئاستی اقتصادیش بێ بۆیان کتێبەکانیشی بۆ چاپەکردن یارمەتی کتێب چاپکردنیان من ئاگاداری چەندە کتێبی کەشم کە خاوەن کتێب لەسەر کتێبەکەی نەینووسی وە سپاس بۆ علی بۆسکانی مەسەن کە چاپ کردووە بەڵام من ئاگاداری ئەوەشەمە کتێبانیشی چاپ کردووە ڕۆشنبیران کە هاتن بۆ لای باسی نووسینەکانی خۆیان نەکرد کە ئەگەیشتە چاپەمەنی یەکسەر قازەکەی کردەوە هەمیشە ئەوەی وی ڕۆشنبیرانی وڵاتی ئێمە زۆر بێنازن ئەو زۆرجار لە گەشتەکانیشا بۆ ئەوروپا حەزی بە تەمازگیری و حەزی بە بینینی هونەرمەندان و ئەدیبانی کوردەکرد لە ئەوروپا بۆ نمونە لە گەشتێکا بۆ ئیتالیا یەکێک لەو هونەرمەندانی کە چاوی پێکەوت بوو هونەرمەندی پێکەرساز مامۆستا دارا حەمەسعی بوو و چاو پێکەوتنیشی لەگەڵا کردبوو کە ئیشی کاک عەلی نەبوو چاو پێکەوتن بکاوەکو بابڕین ئەوە بەڵام بۆ خۆی ئەوەندە متەحەمیز بوو بۆ خزمەتکردنی ئەدەب و هونەری کوردی چاو پێکەوتنێکی لەگەڵ کاکدارا کردبوو بۆ ئیشی بازرگانی هاتبوو کە وابزانم کارگەی پێڵاوشتی وا بێنێ لە شارێکی تر بوو من لەگەڵ یا ڕۆیشتم و هەندێک ئەم شتانە بوو گەڕا بۆ سلەیمانی وتارێکی دوور و درێژی لەسەر لە گۆڤارێکە لە گۆڤار و ڕۆژنامەکانی و سەردەما لەسرم نووسی و جگە لەوەش کە من پیشانگایەکم کردو ساڵی هەشتاویەک هێنامەوە بۆ بەغا و بۆ سلەیمانی و بۆ هەولێر بە ڕێزیان زۆریان پێخۆش و هەر بیست بووی بە مەسەلا بە چەند سیارەیە هاتبوون بۆ بەغا ئەو کتێبانی کە چاپ بوون سەیری تۆمارەکەکەن سەیریان کەم بیبژێرن هەمویان لەوانن کە خزمەتی کۆمەلگا بکە و پێشی خاو بۆ سەرکەوتنی بەرێ بۆ پێشکەوتنی بەرێ بۆ بەرەی دواکەوتن کۆنەپەرستی قەت شتێکی دێڕێکی بۆ چاپ نەکردوون ئەو کلیلەی لە خاسەکە ناکردەوە ئەیزانی کە خەڵک یەوەلای زۆربەی لە ڕۆشنبیران بە تایبەتی ئەوانەی کە خەریکی نووسین و ئەدەب و شێعرەوانە بوون زۆر شتی کردو باوکم کە لەوانەیە بڵێم زۆربەی خەڵک نازانێ ئاگادارنێ لەبەرەوەی حەزی نەئەکرد کە زۆر داواکاری هاتۆ یارمەتی بە ئەچوو جێی عنوانی زەلامەکەی بڕی بۆی نەزانن کێیە کوڕێکی تریش بۆ جێڕامەوە وەختی خۆی لای من ئیشیە کرد ئەو بوو بەبەنا معمەلی بلۆچی دانابوو لێرە لە سلەیمانی لەگەڵ یەکێکا شەریک بوو شەریکەی پێوت بوو یا لێم بکڕێ یا لێ دەکردمەوە وتی منیش پارەم نەبوو ویستم بێم بۆ لای تۆتوێتی مەچوو بۆ لای سایی بۆ بەغا من ماڵمە بەغا بوو چیت پێویستە وتمە 80 دینار توێتی چەکێکی بۆ نووسیم ئەوە 200 دینار با پێ بووە وتمە نامێ با بە 80 بەسوەتی نا با پێ معمەلەکە گەورەکە و شتی تر بکڕە بۆی گەورەیکە
ئێتر خۆ ئێستا پیاو هەیە ئەو خێرە بکە. نهاتەوە بۆ خستەخانە ئێمە شتی پێ نەکەین پێمانەوە فڵان شتمانەیە گووە سەرچاو و هەموو شانۆیەک کە پێشکەشمە کرد بە درێژایی 70 و 80کان تا لە ژیانە مابوو ئەو پیاوەیە چێبوو لە بینەرانی شانۆیەکانم کە ڕەتێکیان لە شانۆگەریەکە دەقێک لە شانۆکەەوە بوو ئەوی هەرچی دەوڵەمەندە دزە ئەم تەنها کەس بوو لە هۆڵەکەی هەستا سەر پێ و چاپڵی لیاوتی بە شەرەفم ڕاستەکەی دیاری ئەیا بە تیپەکەوە بۆ بەشدارەکان یعنی ئەوەی چێبوو لە خووەکانی کە خوی پێوە گرتو بوو نەکرد تیپی ئێمە و بەرهەمی ئەمە هی هەموو تیپەکانی کۆمەکە کرد. پەیکەری کاوە پەیکەری چینی چەوساوە. ساڵی 1970 پەیکەری کاوی ئاسنگەری دروست کرد. دروستکردنی کاک ئەحمەد سالار و کاک کۆرکۆر جەماعەت هاتنە میتینگەکەم وتیان ئێمە چوونەتە لای زۆربەی دەوڵەمەندانی شارەکەمان هەمویان دەستیان ناوە بە ڕوومانەوە بە هەموو لایەکیان بە بەڵەندەر و بەتواناکانەوە هەشتی سەسیمەنتویان ناوە بە ئێمە و ئێمەش ئەمە تاو نابێ نازانین تۆ چیار بەکێکمانی منی شتم کاکی زۆر چاکە من بە مەرجێک ئەچمە ئەم بوارەوە هەچی ئەلتیتی ئەو پەیکەرێ لەسەر شانی خۆ و ئاهەنگی کردنەوەکەشی ئەوە بوو بە خۆپیشاندانێکی نیشتیمانی و جۆرە ڕاپەڕینێک. ئەمڕۆ تاراستی لەسەر ڕووی پەیکەری کاوەی نەمرلاوە حەمەمین عەبۆ نایب محافظ ناریان لە شوێنمان لە فرقەی عوسمان خۆی تەنیشتمان لەوێ بوو وتیان کێ بەتەوی تۆ ئەم پەیکەرە بکەرە وتم ئێوە ئیجازەتان ناوە منش خۆم مەسرەفیم کێشاوە لە بەرەوە خۆمێکەوە تیان دە ئێمە ئەیکەنەوە وتم وەڵا وەرنەوێتی خۆتانیزان ئەوە بوو هاتن ئێستا وەک لەوێنەکە ئەیبینی هاتن بەڵام نەهێشت ئەو هەندیکەنەوە خۆم پەلاماری پەتەکەم و خۆم کردمەوە سینی قەستەکەم گرتە بوو بۆی کە هاتن پەتەکە ببڕن ئەو پیاوەی کە هات منە و کاتە 8 ساڵ بووم بەجددی محافظ بوو محافظ بوو مدیری ئەمن بوو هاو پەتەکە بپڕێ هات مقەستەکە وەرگرە سەر سینەکە باوکم یەک پاڵی پێوە نا خۆی مقەستەکەی گرت و پەتەکەی بڕی لەسەر کاوی ئاسنگەر پێکەنیم بز نەمەزانی ئەو کاتە بۆوە ئەکا کاک عەلی ئەو کاتە کە ئەو پرۆژەی کردەوە بەڕاستی پرسوڕا و با بڵین ڕاوێژی بە زۆربەی ئەدیب و نەرمەندانەوەمانە کرد لە بە جیاوازی هەم تەمەنەوە هەم بیر و ڕاشەوە و ئەوە بوو لە نووسینی ئەو وتارەیە وەکو وابزام خۆشی باسی کردووە ئەو کە وتارەیش کە خوێندرایەوە لە ڕاستیە دوو وتار بوو یەکێکیان خۆم نووسی بوون بواری سیاسی چینی چەوساوە و ئەو وشانەی تیا بوو بەڵام کاک جەمال خەمبار وتی ئەم بوارە تۆ ئابەگرت لەبەر ئەوە بە بیخێنە بواری ئەدەبیەوە ئەوە بوو ئەو شعرەی کاک جەمالە و بە حقیقەت دەوری ڕئیسی لە نووسینەکەشە هەر ئەوە پیا بۆ مێژوو ئەوانەون نەکات تەبەن ئەوە بوو ئەو پەیکەرە دوایی پیان ناخۆش بوو پاشەوەی ئەو خۆپیشاندانەش کرا لەبیا دەسەڵات ئەیویست ئەوە نەهێڵێ ئەوە بوو شەوێکیان شۆفڕیان هێنا و ڕووقانیان و فڕیاننا بەیانی شوێنەواری نەما بوو. ئەو ڕۆژێک کە پێکەری کاوا ڕووخان خۆی هەڵی سارم لە خەو باەسا حوتی هەسە با بڕێت تەسویری پێکەری کاوا ڕووخان و بابچی بڕاستی بگرین گوێی لەوە نەبوو کە بترسێ علی لەوەی کە شتێکی لێ دوتی وەر با بڕێن هەسە کامێراکە بێرە و با بڕێت تەسویری بکەی کاوای ئاسەگەریان ڕووخان بوو. لە ساڵی 1970 قوتابخانێکی نەوجەوانانی لە شاری سلێمانی دروست کردووە. لە ڕاستیە ئەوە لە کۆنەوە لە خولیاما بوو کە ئەمیست قوتابخانە دروست بکەم پرۆژەی ئەوەڵ جارم پردیە بوو لە ناو شاری سلەیمانی قوتابخانەکە کە 20 میلی پرۆژەی دروستکردنی قوتابخانەکانی داوە خێرا ڕام کردە دای کار بەدەستان و توانیم پارچە زەویەکی 4500 متریان لێ وەرگرم و قوتابخانەیەکی 12 سنفی وەجێگەی 1180 قوتابی تیا ببێتەوە. کاک ئاباز ڕۆستەم کە هاوڕێژی نزیکی خۆی بوو تەقاوت کرا بوو لەلایەن حکوومەتەوە ئەوی دەستنیشان کردکەوە هەڵسێ بە جێبەجێکردنی مەکتەبەکە.
دوري كاك علي وعلاقاتي كاك علي تواني او ارزه ورقري تر لو ارزه ورقرتا او روجي تاو ما انكرتو تاو روجي كي لكان ما بتربيه هيك تنمو شلو ميك نها تو ترمان تنا او نبي جار بجار شي من تو مان لي براوا او كاتا لو صوانا شي من تو زور كشبو اسن زور كشبو زور اعتياديه يود لبازار بدو قيمته بس قيمته بيكره نيري ايشك بوسته وابزم لە فترێکی قیاسی زۆ کەما تاوا کراوە یەکەم مەکتەب بووە لەسەر ئاستی عێراقا ئێستش هەرماوە و قوتابخانەیەکی زۆر جوانە و ئێستش چ ئێمە و چ پەروەردەش هەر دەستێکمان پێوێتی حساباتەکەم بۆ برد دانیشتم کاگاڵیەوە دوومانگە ئەگەر لە هیچ دێەوە حساباتەکەی بووی بزانیت طبعا سجلێکم بوو لەگەڵ وصولات هەر لە دەستی وەرگرتم و چووە لای بەردەرگاکە و فڕی هەیە وتی تۆ خۆت حساباتی خۆت وصولاتی تۆ چی پیشانی منەیی تا ئەو ڕۆژەی تەواو بووین نێزانی چنین تێچووە چونکە هەموو شتێ لای من بوو هەل لە سەرەتاوە کە حکوومەت دروست بوو من یەکەم جار کەلیمەی تەکنۆقراتم لەوە بیست ئەو ساڵی 1992 ئەیوت ئێمە پێویستە حکوومەتێکی تەکنۆقراتمان هەبێ من ئەو کاتە لێم پرسیوتم یانی چی ئەم کەلیمەیە وتی کەسی شارەزا و پسپۆر بۆ بوارەکان نەک کەسی حیزبی بچێتە پۆستەوە مەمەعەلی زۆر بوێر بوو زۆر ئازا بوو یعنی ئەگەریکە غەڵەتێکی بکردایە قبول ناکرد من خۆم حادثی وام لێ دیوە لە زمانی بەعسا مثلا صدفەی کردووە چون بێک و بڕێن دەرەوە لە ماڵێوانە و توێتێکین با تەعزیەکەی بیکەین و بڕێن لەناو تەعزیەکەیە خودی تەعزیەکە مەلاکە ئەخیر خاتەمی قسەکەی کە ویست تەعزیەکە هەستێنێ قسەی بە پێشمەرگەوتی پێشمەرگ ئەوانەی زڵدی حکوومەتن کافرن و پێشمەرگەوان و بیرم مەمەعەلی تەسبیحێکی کارەبای زەردی بەدەستەوە بوو تێگرت گرتی مەلاکە وتی زۆر شەکری زۆرشکان تاوی کە با بڕێن سەر بە منیشی بڕۆ تەسبیحەکەم وا بێنەرەوە زۆر بوێر بوو بگەشت یعنی ئەگەر لەو ڕووداوە شەتیان نەشوە بگەشتان زمانە تیاچوو چونکە دائیمە دژی گەندەڵی بوو دائیمە ڕخنەیەگرت ڕخنەگرت بوو هەتا لە حسبی شوێژ ڕخنەیەگرت نەقسیان هەبوو ئەوە نەقسە ئەوە ڕاست و ئەوە خەڵەت هاوڕێیەکمان شەهید کرابوو هەڵەبجەیەکە سۆران ئێمە طبعا بە مەسیرەیەک و بە احترامێکی زۆرەوە بردمان بۆ سەر قەبران ئەوە نەمزانیا تەخوارەواتەنەوە مەسیرەکەمان طبعا من دەستیم گرتم چیەکەی زۆرم لێ کرد فایدەی نەبوو هات لەگەڵمان و لەوێ هەنی قسەی کرد قسەکانی زۆر لە جێی خۆیان بوون بەڵام ئەو وەکو کەسێکی ناسراوی شارەکە و دەوڵەمەندێک و ناحەزیەیە و حەسوودیەیە و کەو لەسەری زیاتر قوربانی ئەو هەستەی ئێمەیە کە ئەمانویست مافی قسەکردن و مافی جیاوازبوون و مافی ئازادی ڕادەربڕین ئەو باجەکەیدا بە ئاستێک ئەم من وای بینم ئەم ئازادی ئێستا ئێمەتیاین ئەو چەندەها علی بۆسکانی تر ئەو باجیاندا بۆی ئەم ئازادی مافی دەربڕینەی ئێستا هەمان بێت. ڕۆژی تیرۆرکردنەکەی 29 بوو 2 ڕۆژ پێش دەستپێکردنەوەی دەوام بوو یا چوینەوە بۆ مەکتەب من نیوەڕۆکەی چوون بۆ ماڵی ناساوێکمان ماڵی خۆعافیکە کاک جەلالە بوو شوارب کە هاوڕێکی دێرینی باوکم بوو لە ماڵیەوە بۆم یاریمانە کرد بیرمە نزیکی سەعات 5:30 بۆ چارەک بۆ 6 بوو پەخشانخان خێزانی کاک جەلال هاواری لێ کردم تمشەوە باوکو بانگ دەکە وتم بۆچی تا بەم یاری بێتی با بێ وەلای وەرزیەوانێ پانتۆڵم بۆ کردەوە قیاسی پانتۆڵەکانی قیاسکە منیشتم باشە بەڵام دیار بوو من یاریەکەم بەلاوە خۆشتر بوو تااقەتیشم نەبوو گەرم بوو بڕۆم بۆ بازار هاتمە ماڵەوەی تر دنیا بەرە و تاریشی تقریبەن ڕۆی نزیکی سعات ئەگەیشتا حوتەوانە تااقەتم نەبوو نەچوون بۆ بازار ئێتا لە ماڵەوە مامەوە و چوومە حەوشەکە دوای تۆزێک گوێم لە تەقەیەکی زۆر بوو 1-2 ساڵیە زۆر دووریش نەبوو ئەو کاتە باویش بوو کە تاقەیەکە بوو هەر لە خۆتەوە لەبەر خۆتەوە ئەرە وڵا کوشتیان
منیش لەبەر خۆمەوە گە گوێم لە تەقام وتم ئەرە وڵا کوشتیان. دا دقەی پێ نەچوو لە دەرگایرا کوڕێک بنای کاگازات ڕاضی بوو وابزانام یاریزانی کوڕەت لێت بوو لە چوارباخ کوڕێکی ئەسمەری باڵا بەرز بوو لە دەرگایە وتی کاگوەرزێر لێرەیە وتم نەخێر بۆ وتی کێ لە ماڵەوەیە وتم چێت وتی دایکە لێوتم بەڵێ وتی بانیکە دایکماتە دەرەوە وتی کاگعلی برینارە دەقەی لێکراوە دەستی خوێناوی بوو وتی بە دەستی خۆم خستومەتە پیکابێکەوە و ئێستا لە خەستەخانەیە و ڕۆم بۆ لای. من ئەو ئێوارەیە کە تایە شەهید بوو لە خەستەخانە بووم چونکە لەوێ مدیری خەستخانەکە بووم ئەو ماوەیە لەسەرەوە بووم یەکێک هاتووی وڵا قوربان برینارێکی خەتەریان هێنا وتم چێوتی وڵا نازام بەس قەڵەباڵغا کە چوومە خوارەوە خاڵە عەلی بوو داوە کەشتمان نۆفیشێکی پێ بوو بەلەشێەوە یاسا نەبوو لە دوای سەعات شەش ئێوارەوە نەکارەبا هەبوو نە حکوومەت هەبوو هیچ نەبوو مافیا ئاسا ئەم شارە ڕۆی بەڕێوە فایلیش هەبێ ئەچی چی بەگرت جەماعەتی ژەن بە بەڕازیلێکی سوورەوە کەونە تەقە بە ساڵێ تەقە لە خەڵکەکەن چی بەدادگە خەڵکی تێکۆشەری پاکی میلەت نامرن بەڵام ئەوانەی بە پارە و سامان و جیو جەردەیی لێرا و کۆمەلگاکەتە لەژێ پەردەیترا دەبن ئەوانە عەزابیان زۆرەگە لە دەست میلەت هەر وەختە میلەت دەستی بڕۆ. کێ باوکمی کوشت بۆ کوشتی